گفتگۆکەم لەسەر دەرفەتی بەشداریکردنی بەشێک لە فیلمە کوردیەکان کە لایەن ستافێکی کوردی و دەرهێنەر و ئەکتەری کوردەوە بەرهەم ئەهێنرێت و دواتر دەرفەتی ئەوان ئەبێت بە خۆشحاڵیەوە کە بەشدار بن لە بەشێک لە فستیڤالە جیهانیەکانە. لە ئێستا کورتە فیلمی خنوور کە کورتە فیلمێکی تایبەتە و چیرۆکێکی تایبەتی هەیە کە گرنگی دانە بە زیندووکردنەوەی بەشێک لە کللتوری کوردی و لە ماوەیەکی زۆر کورتە لە نێوم کورتە فیلمە بەشێک لەو بابەتانە نیشانی بینەر ئەدرێت دەرفەتی ئەوەی هەبووە کە لە نێو فستیڤاڵی لفت ئۆف لە شاری بەرلین بەشداری فستیڤالەکە بکات. گفتگۆکەم لەسەر تەواوی فیلمەکە و بەشداریکردنیان لە نێو ئەم فستیڤالە جیهانیە بە میوانجاری بەڕێز مستەفا محەممەد مستەفا کە بەڕێزیان دەرهێنەری فیلمەکان. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش. زۆر سپاس بەڕێز. نای باوکتم پێش خۆت هەناقەی ناکە. زۆر بەخێر بیت. پێم خۆشە بزانم کە چیرۆکی فیلمەکە باس لە چیەکاتەوەنی من زانیاریم هەبێت باسە زیندووکردنەوەی کللتوری کوردی ئەکات. بەڵام لە کللتوری کوردیا زۆر شتمان هەیە کە ئایا لە نێو کورتە فیلمێکە توانراوە هەمووی باس بکرێت؟ هەناوێکمان ناتوانین تۆ لە ناو شۆرت فیلمێکە توانی بەس پۆینتێک بگری باسی بکەی. ئێمە زیاتر چیرۆکی کچێکە گەڕینەوە کە بە دوای شوناسی خۆیان گەڕێ ئەوێ بزانێ ئەو لەکوێوە هاتووە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ژیانیان ڕوویاوە لەکوێوە سەرەتاکەی لەکوێوە دروست بووە. بۆ یە کچەکە لە گەڕانەکانیا بۆی دەرەکەوێت کە وەختی خۆی کە بە مناڵی گوێزەبانەیان بۆ کردووە لە وەختی گوێزەبانەیە جۆرێک خۆڵیان ناوەپەیکە و خۆڵەهی کوردستان نەبووە و ئەو کچە تا ئەو تەمەنەشی کاریگەری ئەم دەوروبەرەی خۆمانی لەسەرەوەکو گوێزەبانە هەرەوەی کێمە خۆمانی خۆین گوێزەبانە گوێزەبانە شتێکی ترە وەختی خۆی لە کوردستانە کاتێکە مناڵ لەدایکە بوو تەقسێکیان بۆ کرد. ئەو تەقسە چی بوو مەلایەن بانگە کرد حیوانیان سرە بڕی دواتر کە بانگیانەیە بە گوێی مناڵەکەیە یەک تۆس خۆڵی ئەو منتیقەیە ئەو شوێنە ئەکەنە ناو دەمی مناڵەکەەوە بۆی ئەو مناڵی تر خیانەت لە خاک و نیشتیمان و نەتەوەکەی نەکات. ئەم کچەش بە هەمان شێوە ئەماشتی بۆ کراوە بەڵامی تر حەزاکەم ئێستا زۆر وردەکاری ئێستا ئەم بابەتە لە ناوچەکانی کوردستان ماوە یا خۆت ئێوە بەدۆدا چۆنتان بۆ کردووە چۆن ئەم بابەتە زیندوو کرایەوە بوو بە هەوێنی بەرەمەنانی فیلمێ؟ بابەتەکە پۆینتەکەمان لەسەرەوەیە کە هێزی نەرمی وڵاتانی دەوروبەرمان چۆن کاریگەری هەیە لەسەر ئێمە مەبەستەکەمان ئەو خۆڵەشی کە ئەدرێ بەو مناڵە لەو سەردەمەیە بەو مناڵی خۆڵی وڵاتی خۆمان نییە خۆڵێکە لە دەرەوەی کوردستانەوە هێنراوە بۆیە ئەو کچە دواتر هەموو شتەکانی هەموو جوڵە و هەموو بیرکردنەوە شتەکانی هیچ کوردانە نییە. ئەو بەردەوام سێرچەکە ئاڵێمە بزانم من بۆچی ئاوا دروست بووم بۆچی حەزم لە شتی کوردی نییە بۆچی نامەوێت هیچ شتێکی کوردی تەقەبول بکەم تر دوایی لە گەڕانەکانە بۆی دەرەکەوێتەوە کارێکی چی بەوای بەسەر هاتوو. باشە بەشێک لە کاستی فیلمەکە بەرەمەنان لێرەوە لە پشتی ئەمە نیشانی بینەران ئەدرێت. پێم خۆشە بزانم کە ڕۆمانوس نەبەرد فواد نووسەری ئەم چیرۆکەیە. چیرۆکەکە نووسرا بۆ پێشنیار کرا بۆ تۆ کە بیکەیتە کورتە فیلمێک یا خۆتان هاوڕێن و گفتوگۆتان لەسەر کرد کە بابەتێکی گرنگ؟ ئێمە هەردووکمان هاوڕێین. ئەو چیرۆکەی نووسی بوو و بەڕاستی چیرۆکێکی زۆر کاریگەر بوو. دوای کە مناقەشەمان کردوتم ئەتوانی بیکەی بە سیناریۆیەکی کورد بۆ شۆرت فیلمێک هەستەکەم زۆر باشە بێ. ئیتر لە مناقەشە شتەکەمان گەشتین بۆی بەڵێەوە بۆ شۆرت فیلمێک زۆر جوان بوو بابەتێکی کوردیانەی زۆر تایبەت بوو بۆی قرارمانایشی لەسەر بکەین بیکەمێن. باشە کاتە کللتور ڕنگدانەوەی تەواوی لە نێو کورتە فیلمەکە هەیە؟ بەڵێ بێگومان زۆریشمان لەسەر کردووە بە هەمان شێوەش دیوەکەی تریشی کە چۆن کاریگەریەکانی دەوروبەرمان هەیە لەسەر کللتوری کوردی نایڵێن ئێمە بتوانین وەکو کللتوری خۆمان وەکو زیینوکردنەوەی کللتوری خۆمان گرنگی پێبێن مەڕاست. باشە بەکارهێنان یاخود بڵێم وێنەگرتن لە نێو گوندێکە و جلی کوردی و ئەو بابەتانێکە ئێمە پێی ئەناسرینەوە هەموو کات ئەمانە تا چەند ڕنگدانەوەیان لە نێو فیلمەکە هیچ کۆنی کەی بینم بەشێک لە
جلەکان کوردین وێنەکان لە گوندێک گیراون. بەڵێ ڕاستە لە ناو فیلمەکە ئێمە کاتێکە گەڕینەوە بۆ مناڵی ئەم کچە کارکتەرەکەمان ناوی مینە هەیە کاتێکە گەڕینەوە بۆ مناڵی ئەچینەوە ناو گوندێک کە چۆن لە سەرەتەوە ئەم مناڵە ناوەکە شەرکۆن گەورە ناوی میناشە ناوی مینە ناوێکی زۆر ینی ناوێکە کۆن نابێت ڕاست لەو ناوانەیەکە کۆن نابێت بۆیە بەڵێ چوینەتەوە ناو گوندێک و دایک و باوکی کچەکە کورد نوژیلی کوردیان لەبەرەوە باشە چەند کەس ڕۆڵ ئەبینێت لە فیلمەکە تەنها مینا ڕۆڵ ئەبینێت یاخود کەسانی تریش خۆی ساوان خالید دەوری سەرەکیەیە لە ناو فیلمەکەیە بەڵام یەک دوو نەرمەندی زۆر باشمان لەگەڵاوکو بایان ئەحمەدوک و هونەر حەسەن کەوانیش لە ناویشەکەیە بە هەماشەوە لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری گەنجی ترکەوەکو یەکسترا لە ناویشەکەیە دەوریانەیە هەر هەمویان بەڕاستی ئەکتەری باشن و سوپاسیانەکەی کە بەشداریان لەگەڵا کردین لەگەڵ مناڵێکیشە کە بەڕاستی ئایندێکی باشی لێ چاوەڕوانەکرێ یان یەکەم جاری بوو بێتە بەردەم کامێرا و بێتە ناو سێتی فیلمێکە و بەڵام بەڕاستی باش کاک محەممەد دەستگیرۆیی بۆ بەشێک لە شانۆکاران کە بە بڵین گەنجن و دەرچووی بەشی سینەمانیا خود پەیمانگەیانە جوانەکانن بەشی شانۆن ئەمانە تا چەند بۆ ئەوان گرنگە و دووبارە دەرفەتدان بەوانیش لەلایەن ئێوە بۆ بەکارهێنانیان لە فیلمێکە یاخود بڵم دەستگیرۆییان تا چەند گرنگە و ئەرکی ئێوەیە ڕاستەکەی دەستگیرۆییکردن ئێمە وەکو لە ڕووە معنەویەکە و لە ڕووە ئەوەی کە بتوانین هاوکاری هەر کەسێ بێ توانینەوە بکەین بەڵام ڕاستیەکەی دەستگیرۆیەکە بێ لە شوێنی تر و لە مەکانێکی ترەوە بێ کە دەستگیرۆیی بکرێ چونکە تاقی زۆر باشمانەیە گەنجی زۆر باشمانەیە بەڕاستی هەم لە سینەما هەم لە ناو شانۆیە کە بەڕاستی وە دروست بوون و خەڵکی زۆر باشن هیوادارم دەستگیرۆیان بکرێت و چونکە دڵنیا مەتوانن شتی زۆر جیاواز دروست بکەن دڵنیا مەتوانن ئەوەی کە بە 10 ساڵ تێپەڕێنرێ ئەوان لەوانێ بتوانن بە 5 ساڵ بە 4 ساڵ تێپەڕێنن لەبەرەوەی لە بەڕاستی زانستی خوێندویانە بەڕاستی لە بوارەکەی خۆیان تێگەیشتون ئەوە زۆر گرنگە ئەگەر دەستگیرۆیی بکرێت و بتوانن هاوکاریان بکەن لەوەی کە بەرەو پێش ببرێت زۆر باشە پێم خۆشە بزانم کە گرنگە دەرهێنەران کار بۆ بینەری کورد بکەن لە نێو هۆڵەکانی سینەما یاخود کار بۆ فستیڤالە جیهانیەکان بکەن چکە بەڕاستی بە خۆشحاڵیەوە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە و بەم ساڵیشەوە چەندین فیلم دەرفەتیان هەبووە کە لە نێو فستیڤالە هەرە باش و دیارەکانی جیهانە بەشدار بن بە نمایش بێت بە کێبڕکێ بێت و بوونەتە خاوەنی خەڵاتیش ئەمە گرنگە یاخود گرنگە ئێمە وەکو بینەری کوردیش لەم فیلمانە بێ بەش نەبین و لە بینینیان خۆی ڕاستی هەردوو لایەنەکە گرنگە هەم فیلم بۆ فیستیڤالەکان زۆر گرنگە کابێ بکرێت و چونکە بەڕاستی خۆی فیستیڤالەکان چێ لە دنیاە بۆ دروستکردنی پەیوەندیە لە بینی ئەم دوونەتەوەی هەم دنیا جیاوازەیە بەڵام بۆ دروستکردنی فیلمی کوردی ئێمە پێویستمان بوێ فیلمێک دروستکەین بۆ بینەری خۆمان یعنی فیلمێک بێ کە بینەر هاتە ناو هۆڵی سینەماکەوە تاقەتیە بێدانیشە بە دیاریەوە لی تێبگا هەستی پێ بکە کە لە کارکتەرەکان تێبگا هەستکە ئەو معاناتی کارکتەرەکە هێتی بەشێکە لە معاناتی خۆی لە ژیانی ڕاستەقینە خۆیان ئەمانە زۆر گرنگە هەم بۆ شانۆ هەم بۆ سینەماش بەڕاستیە بێ بەم شێوازە هیچ بکرێ ئەگەر بمانەوێ سینەمای کوردی دروست بکەین چونکە دروستکردنی فیلم لەگەڵ سینەما بەهام دوشتی زۆر جیاوازە ئێمە فیلمی کوردیمانەیە بەڵام بۆ دروستکردنی سینەمای کوردی ئێمە پێویستمان بە استراتیژ و پرۆژەی گەورەیە کە بتوانین دروستی بکەین و لە ناو دنیاشە خۆمان بناسیین ڕاستە چۆن بوو کورتە فیلمی خنۆر بەشداری کرد لە فستیڤالی لفت ئۆفە ڕاستەکەی ئێمە چانس بوو یاخود هەوڵ بوو نەنە هەوڵە ئێمە لەگەڵ ئێجانسیەکە کە ئیشی بڵاوکردنەوەی فیلمە ویدۆتی ناوە ئێمە لەگەڵ ئەو ئەجەنسیا ڕێکەوتین کە ئەو بتوانێ فیلمەکەمان لەگەڵ فیستیڤالەکانی دەرەوە بۆ
شیر بکات لە ئێستا ینی ئەرکێکی زۆر باشیان کردوتە ئەستۆ کە ئەمە یەکەم فیسیڤاڵ ئێمە بەشداریمان تیا کردووەکو بەڵام بۆ زیاتر لە 15 فیسیڤاڵی ئینتەرناشناڵی گەورەمان ناردووە کە فیلمەکەمان شیر بکرێ لێەوە بتوانین کۆنتاکتێک دروستکەین و هەوڵ بینیتر ئەگەر خەڵات بێ ئەگەر بتوانین کۆنتاکتێکی ئەوە بێ خۆی بەڕاستیان فیسیڤاڵات هەنە بەشێکی گرنگەکەی لەوایە کە تۆ توانی کۆنتاکتێک دروستکەی دواتر ئەگەر ئەو فیسیڤاڵاتانە ئیشەکەی تۆیان بەدڵ بێ بە ئامیان بە هەر شێوازێک بێ تۆ بتوانی فەندێک وەرگریتەوە یان وەرکشۆپێکی تایبەت ببینی بۆی بتوانی پەرە بە ئیشەکەی خۆبی زیاتر زانستی تر هەوڵی ئیشەکانی خۆمان. ئێستا لە نێو ئەم فیسیڤاڵەیە فیلمەکە لە کێبڕکێ یاخود تەنها نمایشەکە؟ نانە لە کێبڕکێایە و چاوەڕوانی خەڵاتی باشی بەری خەڵاتیش باشیش بەرنەوە زۆر باشە. گرنگە بینەر کورتە فیلم ببینێ یاخود چاوی بینەری کورتەنها بۆ ڕاهاتووەکە فیلمێکی دوور و درێژ چەند کاتژمێرێک لە سینەما بمێنێتەوە و سێری فیلمێ بکات و چیرۆکێک ببینێ؟ ڕاستە وەڵی خۆی گرنگە فیلمی درێژ ببینێ زۆر گرنگ چونکە فیلم شۆرت فیلم فیلمێکە بۆ نوخبە فیلمێکە بۆ فیسیڤاڵات یعنی فیلمێک نییە تۆ بینەری بۆ بینیتە ناو هۆڵەکانەوە دانیشێنی بە دیاریەوە چونکە تایبەتە ینی شتێکی تایبەتە ئایدیایەکی تایبەتی سیناریستێکە لەگەڵ مخریژەکە پێکەوەیەکە گرێتەوە شتێک دروستەکە یعنی ئەم زیاتر تەجریبیە شی شۆرت فیلم وەکو نییە بڵێ وەڵا کاتێکە تۆ فیلمێکی درێژ دروستەکەیت و خەڵکی خۆشمان زیاتر حەزی لەوەیە بچە بە دیار درامایەکەوە دانیشێ سە درامای باران لە کورسات ئارزاکرێ بەڕاستی من ئاگام لێ خەڵک زۆر بە تاسەوە بۆی دانیش ینی تەقسی بۆ دروستەکەن مەحەلەبی و نازانم چی بۆ دانین و دانیشم بە دیارمان بینەری کوردیش یاخود بڵێم هەر ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو هەمووی تینووی درامای کوردی فیلمی کوردیەوە خەڵک زۆر بە شەو قەوانی داوا ئەکەن کە هەبێت و بە خۆشحالە و لێ تا دەستگای میدیای کورساج ئەو هەنگاوی ناوەکەم ساڵ دراما ئەبێت بۆ هیوام کە ئێوەش بەردەوام بن چەندی فیلمی جوان و باش دروستکەن. سپاسانەکەی وەڵی تر لە هەوڵانی من تازە لە درامایەکە وەکو ئەکتین کۆش بەشداریم تیا کردووە ئیشمان کردووە وتر وایسە لە پۆست پرۆدەکشنایە دراماکە و ئیتر نازانین جارێ بابزانین باشە. کورتە فیلمی خنوور لە ئێستا لە بەرنین لە پێش بڕکیایەوە نییە؟ باشە. چاوەڕوانەکەی چ خەڵاتێک بەرێت؟ وەڵای هاوکارانم پرسیارەوە کەنەڵێن خەڵاتی بردووە خۆت نەیبردەوە بەڵام جارێ ئێستا لە کێبڕکیە ئەمە فیسیڤاڵێکی ئۆنلاینە هەم بینەر هەم خەڵاتەکەی خۆی چییە؟ محەممەد چۆن خەڵاتی بە بڵین هەموو خەڵاتەکانی تیا هەموو خەڵاتەکانی تیا وەکو دەرهێنان وەکو دیۆپی وەکو ئاردایرەکتە وەکو هەموو ئەو شتانی تری کە لە ناو فیلمەکە کە دواتر ئیشی لەسەرەکرێ و بڵین پۆلێنەکرێ بۆی خەڵاتی پێ بدرێ هەموو ئەو خەڵاتانی تایە ترێمەش چاوەڕوانەکە یەکێک لە خەڵاتەکان بەری بۆ هیوام کە خەڵاتی هەم دەرهێنەر هەم دەنگ هەم و ئەو خەڵاتانی کە ئێوە چاوەڕوانین لە دوای ئەوماندووبوونە زۆرەی ئێوە بێتەدی و بۆ هیوام نەوەستن چەندین فیلمی باش و جوان بەرهەم بێن لانی کەم بتوانێت لە نێو ئەگەر لە ڕۆژی سینەماشا بێچکە بە خۆشحاڵی و ساڵانە لە شاری سلێمانیش لە ڕۆژی سینەمایە چەندین کورتە فیلم دەرفەتیە بێت کە لە ڕێی فیستیڤاڵەکانەوە نمایش بکرێت ئێوەش بتوان کاری باش و جوانتر بکەن. سوپاس بۆ بەڕێز محەممەد مستەفا دەرهێنەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت وای کاری باش و جوانتر دووبارە.